سەرهەڵدانی کێشەی کەمی ئاو ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاویندا دەست پێ دەکات لە بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی. زۆر کات هاوڵاتیانش پەنا دەبەنە بەر کڕینی ئاو بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ڕۆژانەیان. شەمعەکانی دابینکردنی ئاو دەڵێن لەگەڵ سەرهەڵدانی کەمی ئاو لەم وەرزەدا ئێمە هاوکارێکی باشی حکومەت دەکەین بۆ دابینکردنی ئاو بۆ ئەو شوێنانەی کێشەی کەم ئاویان هەیە. مانگی تقریبەن 8 بۆ 10 ئاو لە هەموو شوێنێک کەم دەبێت لە باسی کوردستانی خۆمان وەکو کوردستانی خۆمان لە هەموو شوێنێک کەم دەبێت. بەڵام ئێمە لێرەیە شانبەشانی دام و دەستگاکان دام و دەستگا و دایرەکانی ئاو خزمەتی شاری سلێمانیمان کردووە لە حاڵەتی کەم ئاویدا و هەر شوێنێکیش هەر خەڵکێکیش فەقیر بێ ئێمە ئامادەیمانتیا هەیە ئاوی بدەینێ بە بەلاش تەنانەت ئەگەر تەنگەرەکانیش خۆمان کردەکەی بدەین هەر ئامادەیمانتیا هەیە. یەک لەم ماڵانە بڵێ من پەمپم نییە هەموو ئەبێ سەرەکی پەمپێکمان هەبێ بۆ ئاویش نییە. نمونەی یەکێک لەو گەڕەکانەی بە دەستکەمی کەم ئاویەوە دەناڵێنن دەڵێن ئێمە هەموو ساڵێک لە سەرەتای وەرزی هاوینەوە تا کۆتایی وەرز تووشی گرفتی کەم ئاوی دەبینەوە هەر لە چاوەڕوانی چارە سەرکردنی داین. هەموو ساڵە 10 دانە ساڵە ئەمە کێشەمانە لە جەژنەوە تا ئێستا 2 جار ئاو بە مەزبوطی هاتووە ئیتر تەواو ئێمە ئەچین بۆ دایرەڵە بەسەر چاو بۆتان جێبەجێکن ئەوتان لە مستەر پیلانایە و پارەمان نییە بودجێ لێ نییە حالیکەین بۆتان چاو بکەین. لە مانگی 5 حتا ئەگاتەوە مانگی 10 ئاو نابینیت باوەڕێ هەبێ بە 25,000 تەنکەرم کڕیوە بە 15,000 کڕیمە بە 20,000 کڕیمە. مساعدەش ساحب خانۆکە مساعدەمەکە ماڵی ئاوا بێ ئەوەش ئینسان بیخاتە بەر چاوی خۆی بەڵام جارێک 2 جار 3 جار ئیتر ئەویش بۆیە خانوویاوە بکرێت کە ئەوەی ئیسفادەیەکی لێ بکە بیاتەوە بە من بیەمەوە بە ئاو ئەبێت. دەچینە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی سەربەز عوسمان دەڵێت زۆربەی ئەو گرفتانەی تووشمان دەبێت لە وەرزی هاویندا پەیوەندی بە شکاندنی بۆرەکانی گواستنەوەی ئاو و سوتاندنی تۆڕباینەکانەوە هەیە لەگەڵ دابەزینی ئاستی ئاو لەم وەرزەدا و بۆ ڕازیکردنی دڵی هاوڵاتیان و بەڕێکردنی ئیش و کارەکانمان پێویستمان بە بودجەی تایبەت هەیە تا کارەکانی سەرشانمان بە جوانی ڕاپەڕێنین. خۆیان نەزانن لیژنەمان نارد بەشی دیزاین بەشی دابشکردن ئەوانە فعلن معاناتیان هەیە هاوینان ئەبێت بە چارەسەرەکەی ئەوەیە کە بۆریەکی تریان بۆ درێژ بکەینەوە لە تەنکی شەم حەدینەوە و ئاما خەریکی دەرخستین کە دەرخستەکە ئامادە بوو ئێمە هەوڵێین لە هەر شوێنێک ئەگەر پارەیەکمان دەستکەوێت لەلایەن پارێزگای سلێمانیەوە بێ لەلایەن وزارەتی شارەوانیەوە بێ ئیتر هەوڵی ئەوەین کە ئەوی ژێکێکە لە کێشەکان کێشەی تریشمانەیە کۆمەڵی کێشە لە هاوینا لە سلێمانی دروست دەبێ بەهۆی ئەوەی کە محەطەی دوکانی دوو زۆر جار باسیەکەین کە کێشەی تیابێ هەروەها دوکانی یەک بەڵام دوایەوەی ئەم پەمپانی بۆ بکڕێ بە هیواین کە بگاتە شوێنی خۆی و گەیشت ئەو کاتە لەوانێ بەشێک لە دوکانی یەک بەشێکی تەواو چارەسەر کرێ. بەنسبەت ئێمە شەبەکەی سلێمانی ئێستا لە 120 گەڕەکانی سلێمانی شەبەکەیان نییە نزیکەی بای 40 ملیار دینار دەرخستەمان ئامادەیە بۆ ئەوەی کە ئەو با بڵێن جێبەجێ بکرێت تۆڕەکان. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاویندا بەشێک لە گەڕەک و کۆڵانەکان ڕووبەڕووی کەم ئاوی دەبنەوە هەندێک جار ئەو کێشانەی دروست دەبن بەهۆی شکاندنی بۆرەکانی گواستنەوەی ئاو و لە کارکەوتنی تۆڕباینەکانەوە دروست دەبێت ئەوەی زەرمەندی یەکەمیشە هاوڵاتیانە و لە چاوەڕوانی چارە سەرکردنی کێشەی کەم ئاویدا ڕادەوەستن تا وەرزی گەرما تێدەبەڕێت یان لانە پەیوەندیدارەکان کێشەکانیان بۆ چارەسەر دەکەن. شاخەوان عەبدوڵڵا گەلی کوردستان سلێمانی.